کاردانەوەکان بەرامبەر ناشەفافی پرۆسەی جیاکردنەوە و هەژماری دەستی دەنگەکانی 12 ئایاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە. لە درێژەی ناڕەزایەتیەکانیشدا 4 لایەنی سیاسی هەرێم بایکۆتی پرۆسەی چاودێریکردنی هەژماری دەستی دەنگەکانیان لە هەولێر کرد. پێشێلکاریە ڕوون و ئاشکراکانی کۆمیسیۆن و دەسەڵاتداران لە کاتی ئەژمارکردنەوەی ئەو بەشەکەمەی سندوقەکانی دەنگدان وای کردووە ئەو لایەنانەی دەنگەکانیان دزراوە بایکۆتی پرۆسەی چاودێریکردنەکە بکەن. هاوکات ڕێکخراوە مەدەنیەکانیش گومانی جددیان لەسەر میکانیزمی ئەژمارکردنەوەکە دروست کردووە. لەو بارەوە پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن راپۆرتی کۆتایی لەبارەی پرۆسەی ئەژمارکردنەوەی دەستی دەنگەکان لە سلێمانی بڵاو کردەوە و با پرۆسەیەکی ناشەفاف وەسفی دەکات. پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کە تایبەت لە بواری هەڵبژاردندا کار دەکات لە راپۆرتی کۆتایی چاودێریکردنی ئەژماری دەستی کارتەکانی دەنگدان لە بازنەی هەڵبژاردننی پارێزگای سلێمانی ئاماژە بە چەندان پێشێلکاری دەکات لە کاتی جیاکردنەوەی دەنگەکان و ئاشکرای کردووە لە کۆی 188 سندوق کە بڕیار بوو هەژمارکردنەوەی دەستی بۆ بکرێت تەنها 120 سندوقیان هەژماری دەستیان بۆ کراوە کە دەکاتە لە 106 دەنگەکانی سلێمانی و ڕێژەیەکی ئێجگار کەمە لە کۆی سندوقەکانی ئەو پارێزگایە و پێشێلکارێکی زەقی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە. تیمی سەرپەرشتیاری بەڕێوەچوونی پرۆسەکەش وەڵامیان پێ نەبووە بۆ بریکار و چاودێرەکان کاتێک لێیان پرسیون بۆچی لەناو ئەو ژمارە زۆری سکاڵا تەنها 188 سندوق کردەی ژماردن و جیاکردنەوەی دەستی بۆ دەکرێت. لە بەشێکی تری راپۆرتەکەیدا پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ئاماژەی بەوە کردووە هەژمارکردنەوەی دەستی بۆ بەشێک لە دەنگەکان پابەند نەبوونە بە یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیاری دابوو بە هەژمارکردنەوەی تەواوی دەنگەکان. پەیمانگای کوردی درێژەی داوا بەو پرسیارانەی کە تیمی جیاکردنەوەی دەنگەکان وەڵامیان پێ نەبووە بۆی و نووسیوێتی. تیمی سەرپەرشتیار وەڵامیان پێ نەبووە کاتێ داوای میکانیزمەکانی هەڵبژاردننی ئەو 188 سندوقە و چارەنووسی سکاڵاکانیان لێکراوە لەلایەن چاودێر و بریکاری لایەنە سیاسیەکانەوە. بریکارێکی کۆمەڵی ئیسلامیش ئاشکرای کرد ئەو تیمەی سەرپەرشتی جیاکردنەوەی دەنگەکانیان کردووە ڕێگەیان نەداوە بە بەراوردکردنی کۆدی سەر سندوقەکان لە کاتێکدا دەبێت بەر لەکردنەوەی هەر سندوقێک ڕێگە بدرێت بە چاودێرەکان بەوردی بەراوردی کۆدەکان بکەن تا دڵنیا ببنەوە لە دەستکاری نەکردنی سندوقەکان. ئەمە جگەلەوەی ئەنجامی سندوقە جیاکراوەکان لە کۆپی چوارەمی کاربۆن و لەسەر دیواری هۆڵەکە هەڵدەواسرا لە کاتێکدا دەبوو کۆپی چاپکراوی فەرمی بدرابە بە هەرێک لە بریکار و چاودێرەکان. یەکێکی دیکە لەو پێشێلکاریانەی کە پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن ئاماژەی پێکردووە بەراورد نەکردنی بارکۆدی سەر کارتەکانی دەنگدان بوو لەگەڵ ئامێری لێکۆڵینەوەی بارکۆدەکان کە تۆماری کردوون کە گرنگترین بەڵگەی بەردەست بووە بۆ ئاشکراکردنی کاری تەزویر و ساختەکاری لە هەڵبژاردنەکان. بەڵام کاتێک کۆمیسیۆن ئەم کاری ئەنجام نەداوە مانای ئەوە دەدات بەدەستەوە کە نەیویستووە لێکۆڵینەوەیەکی ورد لە پرۆسەکەدا بکات و بەنیوە و ناچڵی ئەنجامی داوە. پەیمانگای کوردی دەشڵێت بەو پێشێلکاریانەی کە ئەنجامی داون کۆمیسیۆن جارێکی تر بنەمای بابەتی بوون و بێلایەنی خۆی نەپاراستووە و لە دەستی داوە.